بەسای شەڕەوە لەبەری نەوەک عێراقیش بگرێتەوە زۆر یعنی مشتریمان کەم بووە و هەر بە عامیش بازارەکە زۆر تەسیری کردووە. ئارەوەڵڵا زۆر تەسیری هەبووە. طبعاً پێشە تۆزێ بازار حەرەکێکی هەبوو، ئێستا ئەمە 3 ڕۆژ 4 ڕۆژ ئەم شەڕە بووە، ینی 190 وەڵە بازار کەس بووە، زۆر تەسیری کردووە. خەڵک بەڕاستیە ترسیە لەوانەیە قلە پارێکی هەبێ هەڵی گریا، پێشە ئەوی پارەم هەیدەم بە زێر زۆر باشە، ئێستا لەوانەیە بەسای شەڕەوە لەبەری نەوەک عێراقیش بگرێتەوە زۆر یعنی مشتریمان کەم بووە و هەر بە عامیش بازارەکە زۆر تەسیری کردووە. ئارەوەڵڵا ئەگەر ئەم شەڕە بەردەوامی هەبێ پێتان وایە زیاتر نرخی زێڕ ڕوودەجات بکات؟ خۆی ئەگە بەردەوامی هەبێ ئەکید طبعاً هەرچەندێ لە دنیایە شەڕ بێت خاسن زێر زۆر بەرزە بێتەوە. ینی لەو باوەڕەم ئەگەر ئەم هەفتێتر بەردەوام بێ و بەس ئەمان گاڵتە نەکەن بە یەکتری و بە ئیتیفاقی خۆیان نەبێ، لەبەر احتیمالە ئیتیفاقی ئێران و ئەمریکا و ئیسرائیل خۆیان بێ هەتا چەند عولەمایەکی بیکوژن لە ناوی بەرن، ئەمە ئیتیفاقی بێ لەلایەکەوە ئیتیفاقی نەبێت و شەڕ بەردەوام بێ، ینی خلال 10 ڕۆژتر ئاڵتون بێتە 750,000 ئێستا کە 600 و حالێن 90,000 بەس ئەڕوا بەرە 750 لەبەرەوەی دازنیشان کراوە ئۆنسەیەکی ئاڵتون بێتە 3700.